مسرور بارزانی و سودانی لەسەر موچەی مانگیدا هاتنە دەنگ. هەناردەکردنی نەوتی هەرێم دەست پێ دەکاتەوە. عێراق بۆتە کەناڵی گواستنەوەی مادەی هۆشبەر و بازرگانی کردن بە مرۆڤ. سڵاوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەین. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دوێنێ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەلەفۆن پەیوەندی بە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراقەوە کردووە و لەسەر ناردنی موچەی مانگیدا قسەیان کردووە. سەرچاوەیە و تیشی سەرۆکی حکوومەتی هەرێم داوای کردووە تاوەکو ئاسانکاری بکەن بۆ ناردنی موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێم. بەپێی قسەی سەرچاوەکە سوودانی داوای کردووە کە وەفتێکی هەرێم سەردانی بەغدا بکات و لا نزیکەوە و باوردی لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێم گفتوگۆ بکەن. بەپێی قسەی ئەو سەرچاوەیەی هەرێم دەبێت ئەم هەفتەیە کێشەی موچە بڕیارێکی یەکلاکەرەوەی لەسەر بدرێت، چونکە هیچ گرفتێکی ناردن نەماوە و تەیب سامی وەزیری دارایی عێراق بە بڕیاری تایبەت موچەی ڕاگرتووە. هاوکات هەر ئەمڕۆژ وەزارەتی دارایی و ئابووری ڕایگەیاند لیستی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن نوێنەری وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستانەوە ڕادستی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ کراوە. بەپێی ئەو زانیاریانەی دەستیوار کەوتووە بڕیارە ئەمڕۆ سێشەمە 26 تشرینی 2024 بڕگەیەکی بودجەی گشتی بگاتە پەرلەمانی عێراق و بڕگەیەکی هەموار بکرێتەوە کە تایبەتە بە هەرێمی کوردستان. سەرچاوەیەک لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق لەم بارەیەوە ڕایگەیاند و بڕگەیەکی تایبەتە بە تێچووی بەرهەمهێنان و هەناردەی نەوت کە هەموار کراوەتەوە و بڕی 16 دلار دەدرێت بۆ هەر بەرمیلێک نەوت. ئەو سەرچاوەیە هەروەها وتیشی بڕیارە بودجەکە هەموار بکرێتەوە و ڕێکەوتنی سیاسی لەسەر کراوە تاوەکو دوای پەسەندکردنی هەناردەی نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە. سەر لە بەیانی ئەمڕۆ سێشەمە 26 تشرینی دووەم مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێوڕسمی دانانی بەردی بناغی سەنتەری هۆشیاری و شاندنەوەی ئالودەبوانی مادە هۆشبەرەکان لە شاری هەولێر گوتارێکی پێشکەش کرد و داوای لە حکوومەتی فیدراڵی کرد کە ڕێکاری زۆر توند بگرنە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تاوانبارانەی بازرگانی بە ژیانی مرۆڤەوە دەکەن و وا دەکەن دایک لە منداڵی خۆی بێبەش بێت، منداڵ لە نازی دایک بێبەش بێت، باوک لە کوڕ دوور بخرێتەوە و هاوسەرەکان لە یەکجا بکرێنەوە. ئەمە گەورەترین تاوانە کە تاوانبارێک دەتوانێت بەرامبەر بە کۆمەڵگە بیکات. بارزانی لە درێژەی گوتارەکەی ڕایگەیاند داوا لە حکوومەتی فیدراڵی دەکەین کە بەجددیەتەوە کار لەسەر ڕوبەڕووبوونەوەی بازرگانی مادەی هۆشبەر بکاتەوە. مادەی هۆشبەر ژیان و داهاتووی گەنجانی وڵاتەکەمان دەخاتە مەترسیەوە. ئێمە هەموو هەوڵی خۆماندا و دەیدەین تاوەکو کۆمەلگا لە مادەی هۆشبەر بە دوور بگرین. بۆیە پێویستە حکوومەتی عێراقیش لەم بارەیەوە بە توندی هەوڵی خۆی بدات، چونکە عێراق بۆتە شوێنی گواستنەوەی مادەی هۆشبەر و زیانەکانی ئەم بازرگانی کردنە هەمومان دەسووتێنێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.